للراسية دروس كدني يم هذا شكدارانا ئەوەندەی کە بۆ مەساڵح و بەرژەوەندی هێز و لایەنێکی دیاریکراوە ئەوەندە بەرمەبنا و بنەمایەکی یاسایی و دەستوری نییە و لەسەر ئەساسی ئەوەش دروست نەکراوە و لە تاریخی بەشەریەتە ئەمە هەبووە و پێی ئەوترێ ئێستا مستەڵەحەکە بۆ بە مرتەزەقە زیاتر لە بابەتی مرتەزەقەن کە بەکارهێنرێن دەوڵەتێک دروستیانەکە بۆ مەساڵح و بەرژەوەندیەکانی خۆی مثلا تورکیا هەیەتی ئێستا پارتی دیموکراتی کوردستان خەریکی ئەوەیە کە مثلا چەند هێز و لە ژێر ناو و تایتڵی جیاوازە دروستی کردووە و ئەمە بێتە هۆی لە نەتیجە تێکدانی ئەمن و ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان و وەزارەتگەڕاندن بە اقتصاد و ئابووری هەرێمی کوردستانیش و وەکو وتم لە ئەوڵەوە ئەوەندەی کە بابەتێکی سیاسی و ئەمنیە هیچ ئەساسێکی یاسایی و قانونی نییە هەموو التحاقکردنێک بە وەزیفەی دەوڵەتیەوە لە هەرێمی کوردستان پێویستی بەوەیە کە ئەو کەسە هەڵگری ڕەگەزنامەی عێراقی بێ و پێش هەموو شتێک داوای ئەوەی لێکرێت و بۆیە هەر کەسێک و هەر هاوڵاتێک کە لە دەرەوە ئێوە مەگەر بە گرێبەستێکی کاتی یاخود بە پێداویستێک و ضرورەتێکی ئەوە هەبێت لە کەتێکی دیاریکراوی حکومیە بۆ پڕکردنەوەی ئەو پێداویستیانە حکومەت گرێبەستی لەگەڵا بکە ئەگەناوەکو میلاک لەسەر میلاکی دەوڵەتی عێراقی بە هیچ شێوەیە ڕێگە بۆ نادرێکە خەڵکانێک هەڵگری ڕەگەزنامەی شوێنێکی تر بن لە میلاک لەسەر بودجەی حکومەتی عێراقی بۆیە کارێکی نایاسایی خۆی دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی تایبەتە ئەو مؤسسانەی هەن زیاتر مؤسسەی مزەیەفن تەنها ناو و تایتڵ و بارەگا و قەتعی بارەگاکانیان زیاتر لەوەی دەسەڵاتێکی فعلیان هەبێ دەسەڵاتی سەرەکی و بڕیاردان و هەموو ئەو جونگە سەرەکیانەی کە دەسەڵاتیان تایە بەدەستی حیزبەوەن و بەدەستی ئەشخاصەوەن لە دەرەوەی مؤسساتە ڕسمیەکان ئێمە ئەگەر پەرلەمانی کوردستان بە نمونە وەربگرین وەکو جەنابت وتت ئەبێ جوڵاندنی هێز و جوڵە پێکردنی هێز لەژێر فەرمان و لەژێر ڕێنمایی پەرلەمانی کوردستاندا بێ و فەرماندەی هێزە چەکدارەکان بۆی نییە بە بێگەڕانەوە بە پەرلەمانی کوردستان بڕیاری جوڵە پێکردنی هێز یاخود ڕاگەیاندنی شەڕ یاخود هەر جموجۆڵێکی سەربازی بدات بەڵام ئەیبینی لە هەرێمی کوردستان پەرلەمان مؤسسەیەکی پاسیڤە تەنها بۆ ئەو دۆخ و بارودۆخانەی کە دەسەڵات پێویستی پێێتی ئەهێنێتە سەر مەشادەکە و ئەو یاسا و ڕێنمایانەی کە خۆیان پێویستیانە لە پەرلەمانەوە شەرعیەتی پێ ئەدەن باقیەکەی تری هەر شتێک لە بەرژەوەندی میلەت بێ ڕێگەی پێ نادەن وەکو ئەوەی کە لەم دوایانەیە مەسەلەن هەندێک جوڵمجۆڵ هەبوو بۆەوەی کە بتوانێت لە پەرلەمانی کوردستان لێپرسینەوە لە سەرۆکایەتی حکومەت بکرێت تەنانەت بووە هۆی ئەوەی کە پەرلەمانی کوردستان داهش بخرێت یاخود ئەوەی کە لە ڕابردوو بینیمان لە 2016 کە ڕوویدا بووە هۆی داخستنی پەرلەمانی کوردستان بۆیە پێم وایە دامەزراوەکان لە کوردستان تەنها ناون و دەسەڵاتی فعلیان لا نییە دەسەڵاتی فعلی لە لای حیزبە و لە ناو حیزبە لە لای ئەشخاصی دیاریکراوە و ئەوانە تەنها ناون و کۆمەڵێک کارمەندیان هەیە کە موچەی تێیاخۆن